بەناوی خوای گەورە وەڵا جاری وا هەیە وەهمێ بۆ بەرامبەر دروستەکەن دواتر لەو ڕوانگەیەوە بۆی ئەڕوانە لە ڕاستیە حیزبە ئیسلامیەکان زۆر بەڕوونی پشتگیریان کرد لە خەڵکی ڕۆژئاوا لە کورد لەو پارچە هاوکار بوون پشتیوان بوون بە ڕێکخراوی خێرخوازیان بە وتاریان بە بەیان بەڵام هەیە هەر لە زەینی خۆیان شتێک دروست بووەکەوە حیزبە ئیسلامیەکان دژن بەشتە نەتەوەیەکان یا لەبەرەوەی ئایدۆلۆژیای ئەو هێزەی لەوێ باڵا دەستە ئێمە بە یەکسەر دژایەتی ئەو ئەزمونە بکەین یا پێمان سروشتی بێکە ئەو ئەزمونەیە ئەو خەڵکە تێک بشکێ لە کاتێکا دۆخەکە بە پێچەوانەوەیە ئێمە باسمان لەوە کرد کە ئەو پرسە لە سەرەتاوەک بەیاننامە بە ئاشتێ بێ چارەسەر بکرێ دوجار بە عملی باسمان کردکە بێ خەڵکی کورد لەو ناوچانە و نەتەوەی کورد لەو ناوچانە بپارێزرێ دواتریش ئێمە هەر ڕێکخراوە خێرخوازیەکانمان هاندا بە عملی بەشداریان کرد ئێمەمانان بە وتار و بابەت و کۆڕ و سیمینار و قسەکردن پشتگیریمان لە خەڵک و نەتەوەی خۆمان کرد بۆیە ئەو دیدێکە لە زەینی هەنێکا دروست بووە وەگەوەی یەکسەر بیبڕێ بەسەر باڵای ئیسلامیەکان لە کاتێکە ئیسلامیەکان وانین ئیسلامیەکان ڕۆڵەی ئەم نەتەوەیەن هەر شتێک زیان بە کۆمەڵگەی کوردی بگەێنێ هەر شتێک زیان بدا لە نەتەوەی کورد ئێمە وەڕاستی دژێوە سین ئەمەی کە لەگەڵ هێزێکا لە ڕووی ئایدۆلۆژی و ناتەبابین ئەمە ئاساییە ئەم هێزە ئێستا دێت جارێکی ترە ڕوا کۆمەڵگەی کوردی داهشتی وا دروستەکات و ئەوە بە پێی قۆناغ هێزێک لە پێشەوەی هێزێک لە دواوەیە بەڵام کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە زۆرینە مسلمانە ئەگەر باسی ئیسلام و ئەوانە بکرێ باسی ماف و نەتەوەکانیش بکرێ کۆمەڵگەیەکە وەک هەر کۆمەڵگەیەکی تر پێویستەکە تایبەتمەندی خۆی پارێزراو بێ ئەو تایبەتمەندیانەش خواکردن ئێمە وەکو ئیسلامی داکۆچیان لێکەین و بە مافی خۆمانی ئەزانین کە داکۆچی لە گەلی خۆمان و مافی گەلی خۆمان چونکە زەلیلبوونی خەڵکی ئێمە لە ڕۆژئاوا زەلیلبوونی تاکی کووردە دژە بە بنەماکانی دادپەروەری و ئەو عەدالەتی کە ئیسلامی خوازێ و لە ئەساسی کێشەی سووریا بەگشتی لە ناوی کێشەی کورد کێشەی پرسی عەدالەت و زوڵمە نەک شتێکی تر ئەو یەکدەنگی کورد سەبارەت بە پرسی ڕۆژاوا کە سلێمانی و باشوور بە شێوەیەکی گشتی و چوار پارچەی کوردستان و لە دەریشەوە لە ئەوروپاش یەکدەنگێکی زۆر باشە بوو ئەوەی کە جێگی دڵخۆشی بوو باسی و یەکگرتووی کورد دەکرا ئەمەتان بەڵێ ئێمە دڵخۆشین بەوەی کەوا کورد یەک ریز بێ یەکدەنگ بێ پاڵپشتی یەک بێ بۆ کەیسە نیشتیمانی و نەتەوەیەکانی پاڵپشتی هەموو دۆزێکی عەدالەت خوازانەی خۆی بێ بۆیە ئەمە جێی دڵخۆشی ئێمە بووە و هیوادارین بۆ هەر کەیسێکی تر کە ئاها چۆنە لە قازانجی هەموو نەتەوەی کورد و گەلی کوردایە بەو شێوەیە ئەم یەکریزیە ئەم هاوسۆزیە ئەم بە دەنگەوە هاتنە ببێ و بەردەوام بێ ئەمە پێوەست بە ڕۆژاوە بابینە سەر باشوور و دێنە سەر هەرێمی کوردستانیش لە باشوور باسی کێشەیەکی گەورە باسی قەیرانێکی گەورە دەکرێت باسی هین دەکرێت کە بەهۆیەوەی کە ترامپ لە دوای هەڵبژاردن نووری مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیران خۆتان زانن تویتێکی کردووە تێیدا ڤیتۆی لەسەر مالکی دانا لە ئەگەری بوون بە سەرۆکوەزیرانی ئەو مەترسیانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکا یاخود کورد لەکوێ هاوکێشە سیاسیەدا دەبێت لەکوێ مەترسیەدا دەبێت من وازانم جارێ ئەوە تایبەتە بە زیاتر بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەبێت بە پلەی یەکەم ئەوەیە کە سەرۆکۆمارێک هەڵبژێرن ئەم پەرتەوازەی کە ئێستا هەیە خۆزگا نەبووایە ئێمە هەر لە سەرەتاوە پرۆژێکمان خستە ڕوو کە ئەو هێزانەی کە سەرکەوتوو بوون بۆ پەرلەمانی عێراق یەک دەنگ بن یەک ڕەنگ و کوتلەیەک دروستکەن چۆن ئەوان چوارچێوەی هەماهەنگی و مەجلیسی سیاسیان هەیە هەم شیعە هەم سوننە بەداخەوە کەس نەهات ینی هیچ لایەنێکی سیاسی ئێمە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەی کە وەکو ئۆپۆزیسیۆن لە کوردستانە باڵێ ناسرێ بەدەمەوە هاتن بەڵام ئیشەکە لەوایە کە هێزە دەسەڵاتدارەکان ئەوەی کە کورسیان زۆرە ئەوان نەهاتن ئێمە ئەو هێزانەی تر ئێستش تقریبەن هەر یەکین لە بەغدا غەیری نەوەی نوێ نەبێت کە لەم دوایە ئەو دیارە ڕێکوتنێکی هەیە لەگەڵی کێتیان نازانین ئەوەش بەکوێگە بەس تا ئەو کاتە پێکەوە بووین ئیتر نازانم دواتر پۆستی سەرۆکۆمارەوە بەداخەوە کەیسە چەند کاندیدی هەیە خۆزگا ڕێک بکەوتی نایە لەسەر کاندیدێ کە ئەم فرەیە دروست بوو ئەوە دیاریشەکە ئێساکە ئێمە وەکو خۆمان کاندیدێکمان هەیە وەکو نوێنەری ئەتوانین بڵێن ئۆپۆزیسیۆن کاندیدێکمان هەیە و حتمما مادام شتەکە پەرت بووە
ئێمەش هەوڵی خۆمانە دەین بۆەوەی کەوا زۆرترین دەنگێن یعنی کە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان پشتگیری و پشتیوانی لە کەنتێکەوە دەکات. بەڵێ هەڵوێست و کۆمەڵی دادگەری پشتیوانیان کردووە تاوەکو ئێستا پشتیوانیشن. باشە باست لە ڕێکەوتنەکەیەکێتی و نەوەی نوێ کرد هەر ڕێکەوتنێک لە هەرێمی کوردستاندا باز دەکەم ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەو قەیرانی کە بە تایبەت ئێستا قەیرانی دارایی هەیە ئەوەکو یەکگرتووی ئیسلامی دەچنە پاڵەم ڕێکەوتنانەوە. ئێمە تەمان دڵخۆشین بەوەی کە کورد و هێزەکان زۆر نزیک من لە یەکەوە لە پێناو قازانجی خەڵکیە بەڵام ئێمە کە لە بیدایەتەوە ڕامانگەیاندووە لەم حکوومەتا بەشداری ناکەین چونکە هەستەکەین هیچ شتێک نەگۆڕاوە نە بەرنامەی پێکێنانی حکوومەت گۆڕاوە نە کارکتەرەکان گۆڕاون شتێک نەگۆڕاوە کە ئێمە وا لێ بکە هانمان بدا بۆ ئەوەی کەوا بەشداری لەم حکوومەتا بکەین تاوەکو ئێستاکە ئەم چکە ساتەی من قسە بۆ تۆکەم ئێمە هیچ بڕیارێکی بەشداریکردنمان نەبووە و بۆ گوتم هاندەرێکی واژ نەبووە کە ئێمە وا لێ بکە لەم بڕیارەمان پەشیمان بینەوە ئەمە قسەی تا ئێستامە. هۆکاری پێگەێنانی حکوومەتەرە و پلۆپۆست دابژنەکردنی پلۆپۆستەکان و یەکلای نەبوونەوەی لە ناویەکێتی لە پێگنهێنانی تر وردە لەم قەیرانی ئێستا خۆی ئێمە ئێستا لە بەردەم قەیرانێکی گەوراین ئەوی ڕێزنەگرتنە لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا پەرلەمان نییە لەوەی کە دەستەی سەرۆکاتی پێک نەهاتووە ئەمە سوکایەتیە بە دەنگی خەڵک سوکایەتیە بە دام و دەستگا فەرمی و شەرعی و نیشتیمانەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی ئێمە دژین بەمەوە بە بەیان نامە بە دانیشتن بە قسەکردن بە گفتوگۆیەڵێ تایبەت بە هەموو شێوەیەک دژی ئەمە بووینە کە ئەمەش پێک نەهات حتمما حکوومەتیش پێک نایەوە ئەوەشی کە هۆکارە بۆ پێک نهێنان لە ڕاستیە بیرکردنەوە نیە لە بەرژەوەندی خەڵک چکە بیریان لە بەرژەوەندی خەڵک کردات ێستا پێکیان نابوو یەکێکیان تەنازولی بۆ ئەوی تریانە کرد یان ڕێەکەوتن لەسەر خاڵە سەرکیەکان کە بەرژەوەندی خەڵکە بۆیە ئێمە بەڕاستی نەیارین بەم دۆخە و بە دۆخێکی بینین دژ بە پرسە نیشتیمانیەکانە پرسی خزمەت گوزاری خەڵکە ئیشێکی زۆر خراپەکەن بەڕاستی بەمەیان ئەزمموی حکومڕانی خۆیان خاڵێکی ڕەشی تری بۆ زیادەکەن. دکتۆر باس لەوە کرد کە ئێوە ناچنە ناو حکوومەتەوە لە بەرەوەی پێتان وایە کارنامەکانی ڕابردووی حکوومەتێک لە دوایەکەکان هەمان ئەو کارنامانەیە نەگۆڕاوە تەنها ڕەنگە لە کەم و کۆمەڵی پۆستدا دەموچاو بگۆڕێ کەواتە حزب بۆ ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستاندا تەنها بەیاننامە دەرکەن و ئیدانە بکەن یا ئەرکیان چی دەبێت لە ئەرکی ئێمە چاودێریە ئەرکی ئێمە ئەوەیە کە چاومە لەسەر چکە حکوومەت و دەوڵەتداری بە شێوازی گشتی لە حیزبی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و خەڵک پێک دێ ئێمە لەم قۆناغا چاودێرە بین بەسەر حکوومەتەوە بەسەر وەزارەتەکانەوە بەسەر کەم و کوڕیەکانەوە هەر بەمەی کە ئێمە داکۆچی بکەین لە مافەکانی خەڵک لە کەیسەکانی خەڵک لەو شتێک خەڵک پێویستێتی و چاوێکی تیژ بین بەسەر دەسەڵات و ئەمە قۆناغی ئەمڕۆ ئێمە لێرایە و ئەمەش بە قازانجی خەڵک تەواوە بێ و هیچ حکوومەت و هیچ دەسەڵاتێ بەبێ ئۆپۆزیسیۆن وێنە تەواوەکەی دەرناکەوێ بۆیە لەم قۆناغا ئێمە چاودێرە بین بەسەر کارەکانی حکوومەت و ئەگەر پێک هاتەوان جارە پێک نهاتوەڵێ ئەگەر لەسەر وادەکەی پرسیارکەم بە پێ و ئەگەزانیاری و ئاگداری کە هەیە هیچ ئەگەرێکی شتێکی دیاری کراو نییە بەڵام وەک ئەوترێ وەک بیسین کە پەیوەندی هەیە بەوەی لەگەڵ لە بەغدا ڕێک بکەون لەسەر کاندیدی سەر کۆمار ئەکرێ لێرەش جۆرێک لە چۆڵی ڕێکەوتن ئەنجام بدەن یعنی دابراو نییە لەوێ هەچەنە خاڵی جیاوازی تریش هەیە بەڵام ئەکرێ هەمووی بکەنە پاکێج وەکو هەموو شتێکیان کردو بە پاکێش تەنانە سەرۆکاتی پەرلەمانیشان کردووە بە سەرۆکاتی و دەستەی سەرۆکاتی پەرلەمانیشان کردووە بەشێک لە پاکێج هەر بۆیە ئێمە لە دەستەی سەرۆکاتی کەشە بەشداری ناکەین چونکە بێناوەڕۆکیان کردووە لەو ڕۆکە و کردویانتە خۆش و بەش و وەکتم پاکێجی دەسەڵات.